سربەخویە هەرێمێ پرسەکە هەردەم نەرینا سیاسیان دەوی بیاویدا لە هەف نێزیکە لێلدەمێ تێنە سەر ئەرزێ واقع وەکو هەموو پرسێندن ناکۆکی و جودابوون جارەکادن دێ گوتوبێژاندا سەر هەلدە بە تایبەت لەسەر وەیەکێ کەنگی و بچ ئاوا سەربەخۆ بهێتە ڕاگەهاندن لێ زانکۆیە ئەمریکی کوردستان دهۆک دێکەوانە ڕۆژە ئێکەما کۆنفرانسا ساڵانە زانکۆیەدا پرسا سەربەخۆیە کوردستانی هات گوتوبێژکردن و تێدا دەرفەت و ئاستانگن هەمبەر سەربەخویە گوتوبێژ دەربارەی هاتنکردن. مەسرور بارزانی شوەرمەندی ئاسەی شا هەرێمێ ڕاگەهاند پێتیڤە دێ ناڤە هەرێمێ و بەغدەدا گوتوبێژن واقعی لێسەر پاشە ڕۆژە هەرێمێ بهێنەکردن هەروە گوت پێتیڤە سەربەخۆیە هەرێمێ وەکو چارەسەر لە عێراقی و دەڤەرێدا بهێتە تەماشەکردن. پێویستە سەربەخۆییمان وەک چارەسەرێک تەماشا بکرێت بۆ تێپەڕاندنی ئەو نامتمانەیی کە هەبوو لە ماوەی سەدەی ڕابردوودا. ئێمە وەک هاوڵاتیەکی پلەیەک قبوڵ نەکراوین و پەراوێز خراوین. لە ئێستادا متمانە لە نێوان کەمەنەتەوەکاندا بوونی نییە و پێویستە گفتوگۆی ڕاستەقینە لە نێوان ئێمە و سەرکردەکانی بەغا هەبێت بۆ ئەوەی میکانیزمێ دروستبین بۆ داهاتووی خۆمان و بەرژەوەندی هاوبەشمان هەبێت لە داهاتوودا. لەسەر هەمان پرسە بەرهەم ساڵح جێگرێ دووەمێ سکرتێرە گشتی یەکێتی ئاماژە پێکێکەرە ئەم هەمی لەسەر پرسە سەربەخویە ڕژدین لێ ئاریشەن سیاسی و ئابوورێن جدی هەنە کۆپێتیڤە چارەسەریە ڕاستەقینە بوو بهێتە دیتەن هەروە ڕاگەهاند نەها دەمێ وەیەکەیە کورد بریارە ڕاستەقینە بدەت کو ئایا گەل عێراقیدا بمینیت یانژی بهێتە جوداکردن بۆ وەیەکێژی دوێت پرسە سەربەخویە لە بەغدا بهێتە ئێکالیکردن نەک لێ تەهران و ئەنقەرە و واشنگتۆن. دەوڵەتی سەربەخۆیی ئازاد و دیموکراتی کوردستانمان دەوێ یاخود شیمالی قوبڕۆس جنوبی سوودان یا چیک و سلۆڤاکمان دەوێ. ئەمڕۆ بەڕەچاوکردنی ئەم وەزعە دەولیە ئەم وەزعە ئیقلیمیە ئەم دەرفەتە مێژوویە و ئەم هەڕەشە گەورانەی لەسەر ئێمن کاتێتی هێزە سیاسی سەرەکیەکانی کوردستان بە دایەلۆگ و وتوێژێکی ڕاستەقینە لە قوڵایی ئەم مەسەلانە قسە بکەین خۆمان دەرباسکەین لەم دۆخەچەق بە سوی ئێستای هەرێم. ژێعالیەکێ دەنڤ و شیارزێ بەریە ئەندامی مەکتەبا سیاسیا پارتی بەحسەوەیەکێ کرد دێ دیروکێدا بزاوێنە زاف و دەرفەتن زاف هەبوون بۆ مافێ چارەیە خونوویسینێ لێوێ جارێت vêtin bê temamî cuda bîtin û Kurd peşîman nebîtin ji wêkê ku li paşa roja xwe diketin û divêtin bi wêkê jî nerîna zorîna Kurdan li ser wî babetî pêtiviye. دەبێ بڕیارێکی دروست بدەین ئەم جارە نابێ بە هیچ شێوەیەک پەشیمان ببینەوە. پێم وایە تێگەشتنێکی باشەیە لە ئاسی نێودەوڵەتیدا تەنانەت لەلایەن دراوسەکانیشمانەوە. بڕوان پێ بکەن ئێمە کە مامەڵەمان لەگەڵ زۆرێک لە وڵاتانی عەرەب کردووە تێگەیشتنی باشیان بۆ سەربەخۆیی کورد هەیە. باز لەوە ئەکەن کە کورد مافی ئەوەی هەیە و دەتوانێت سەربەخۆیی بەدەست بێنێت. لە هەمان کاتدا هەندێک سنووردارکردنیش هەیە. هەفدەم زاڵمایە خەلیلزاد باڵیوزێ بەرێ ئەمریکا لە عێراقê بەحسەوەیەکی کرد ئەگەرێ هەرێم پرسە سەربەخویە دەست پێ بکات ئەڤە چاوێ هەموو جیهانێ لەسەر دەبە لێ پێتیڤە پلان و استراتیجیا زەڵال هەبیتن و ناوا کورداندا لە ئەفاتن هەبیتن لەسەر وێ پرسێ هەروە گوت دێ دەربازبوویدا کوردان زیان لەخوا گەهاندینە و نەپاقەژی لە هەفتووکرینە و خەنجەر لە پشتا هەفتوو داینە. بۆ بەدەستێنانی سەربەخۆی لەلایەن کوردەوە پێویستە لە نێوان کوردەکان خۆیاندا تەوافق هەبێت و ڕێکەوتن لە نێوان کوردەکان و عێراقیەکاندا هەبێت. پێویستیشە دەراوسەکان ڕەزامەند بن پلانێکی درێژ و ورد هەبێت کە چۆن سەربەخۆیی مامەڵەی لەگەڵدا دەکرێت و چۆنیش بەدەست ئەهێنرێت. دەبێ ئێوە خۆتان بۆ دۆخە ئامادە بکەن و لە گلگیەکەی تێبگەن و واز لە ململانەکان بێنن. ئەگەر پرۆسەی سەربەخۆیی دەست پێ بکەن دڵنیا بن چاوی جیهان لەسەرەوەیە. مێژووی کورد مێژووی باشتیا بووە بەڵام دۆخی خراپشی هەبووە خیانەتکردن لە یەکتر و چەقۆتان لە پشت یەکتر داوە. ئەو وانانە پێویستە فێر ببن. ئێستا کاتێوەیە بڕیار بدەن و مێژووی خۆتان دروست بکەن. بەحەزکردن لە پرسا سەربەخویە دەمەکیدا ململانە سیاسی لە هەرێما کوردستانە دێ بلەندەهەیە دەنا ئالیژی بێسەرڤە لەسەر پرسا سەربەخویە ڕژدەن لێ دێ ناڤارۆکێدا هەر ئێکیشوانە نەرین و تێروانینە جودا دێوی بیاویدا هەیە.